پێی ڕاگەندراوێت کە دوێنێ یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ساڵی 2022دا بە بەهای 16 میلیارد دلار کاڵا هاوردەی کوردستان کراوە. لەنێو کاڵایشدا دیارە پلەی یەکەمی بەر خواردن و خواردنەوەکان دەکەوێت، پلەی دوێمیش لا کەرەستەی بیناسازی دێت. دەپرسین لە هەرێمی کوردستاندا تا چەندە هەوڵ دەدرێت کار بکرێت لەسەر ئەو بەرهەمان ناوخۆیانە یاخۆت پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەستێت و لە هەمان کاتدا بەراوردکاری لە نێوان کوالەتی بەرهەمی ناوخۆ و کوالەتی بەرهەمەکانی دەرەوە لە چ ئاستێکدایە و چۆن کار لەسەر بژانۆی هەرێمی کوردستان دەکرێت بە پشتبەستن بە بەرهەمی ناوخۆیی. تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز ئازیز سعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کورسات و نیوزمیانە. کاک ئازیز سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر هاتی. زۆر سپاس. دیارە لەو ڕاگەندراوەی کە دوێنێ بڵاو کراوەتەوە تایبەت بەو کاڵایانەی کە دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە، پلەی یەکەم لە خواردندایە. هەموو جارێ ئەم پرسیارە دووبارە دەبێتەوە، پلەی یەکەمیش هەمیشە لە خواردندا دەبێت. بۆ کاری ئەمە بۆ چییە؟ ئەگەر ئەمە ڕاستێکی هەیە کە حاشا هەڵنەگرا کە هەرێمی کوردستان و کورد بە تایبەتیش ئەوەی کە زۆر گرنگی پێەیە خواردەمەنی و خواردنەوەکانە لە ڕاستیە. یعنی ئەمە شتێکە بۆ بەسەرەکی ترین شتی ئێمە لە دنیاە بشتە هەر وڵاتێک کە ئەچی جۆری خواردنەکان بەو قەبارەوە بەو شێوەیە نییە کە لە هەرێمی کوردستان سفرەی خەڵک بە شێوەیەکە کە لە پێش هەموو شتێک گرنگیمان ناوە بە خواردن و بە ئەو بابەتانە. ئەمە حاشا هەڵنەگرە کە هەتا ڕۆژێکیت کە خەڵکە گاتە ئەو ئاستی کە بتوانێت بیر لە شتەکانی کە بکاتەوە و خواردن کاری دوم بێ. بەڵام هەتا ئێستا و فعلەن بەڵێ مەوادی خواردەمەنی و لە پێشەنگی هەموو ئەو کەرەستانەیە کە خەڵک داوای لەسرە. ئەمە بەشی یەکەم. بەشی دووەم بەنسبەت کەرەسی بیناسازیەوە کاتێ دووەمە لە ڕاستیە ئێمە هەتا ئەوەی کە ئەم کۆمەڵێ پرۆژی باش لە هەرێمی کوردستان کراوە و بە تایبەتیش لە سلێمانی بەڕاستی ئەو پرۆژانی کە کراوە پرۆژی زۆر گەورە و گرنگن و توانیویەتی بگاتەوە ئاستی کە دووەم بێت. ئەمەش گەورەیە بە ئەمڕۆی ئێمە کە ئێمە هاتین کەرەستەی بیناسازی گەشتۆتە ئەو ئاستەی پێویستی ئێمە بۆ پێویستی دووەم. چۆم تۆ پێویستی ترت هەیە و سێم و چوارەم و ئانەکەواتە ئێمە خاڵ یەکەم خواردنە، بەڵام خاڵی دۆم هاتوین لە بینا و لە ئاوەدانکردنەوە بەڕاستی گەشتوینێتە ئەو ئاستی کە نزیک بینەوە لە وڵاتانی دەوروبەر و من ئەمە بەڕاستیەکی حاشا هەڵنەگرە. ئێمە ئێستا لە سلێمانی با من لەبەرەوەی من بەڕێوەبەری گشتی و وەرهێنانی سلێمانیم هەتا ئێستا ئێمە 109 پرۆژەی پیشەسازیمان مۆڵەت داوە. لەم 109 هەمووی پرۆژەی زۆر گەورە و گرنگن. ینی بۆ نمونە باش شتێک ینی باسکەین کە ئێمە سێ کارگەی شیشمان هەیە بێژگە لەو کارگانی کە خەڵک خۆی کردوێتی ئەو یعنی کە مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە شیشە نێرێ بۆ هەموو عێراق. حوت کارگەی چیمەنتۆمان هەیە هەموو عێراق بە چیمەنتۆی ئێمە سلێمانی. ئێمە سێ کارگەی خشتمان هەیە هەموو عێراق خشت لێرە بە و لە بوارەکانی تریشە ئێمە ئێستا گەشتوونێتە ئاسێکی زۆر باش. بۆ نمونە قوتووی ئەلەمنیۆمی هەرێمی کوردستان ئێستا چێ بۆ ئەوروپا، چێ بۆ پاکستان، چێ بۆ ئێران. ئاوی ئێمە ئێستا لە بەریتانیایە و لە دوبەیە و لە شوێنانی ترە و ماستی ئێمە یەک مەعمەلی ئێمە 18 محافەزە ماست ئەنێرە بۆ 18 محافەزە ماست و بابەتەکانی شیرەمەنی. هێلکەی ئێمە گاتە هەموو شوێنەکانی عێراق. بۆیە ئەو کارگانی کە ئێمە کردومانە کێبڵی ئێمە هەموو عێراق کێبڵ لێرە بە ئێمە توانیومانە ئێمە دوو خۆی بۆ خۆی خاکەکەمان وایە ئەو کەرەستانی کە هەمانە کەرەستەی کواڵیتیە و کەرەستەی زۆر باشن و ئەو مادانەی کە بەکارێت هەمووی مادەیەکە لە وڵاتانی دەوروبەر باشترە. چیمەنتۆی ئێمە لە چیمەنتۆی هەموو دەوروبەرمان باشترە لە هەموو وڵاتانی دەوروبەرمان. ماوەتەکانی ئێمە موادی باشن و کواڵیتیشیان باشە و لە تێستکردنی شار دەرکەوتووە کە لە هی ئەوان باشترە. بۆیە من دڵخۆشم هەمیشە و عەرەبەتنی پێڵێن متەفائیلمدا کە ئێمە بۆ ماوەیەکی نزیک ئێمە باشتر چینە پێشەوە. ئێمە ئەگەر کۆی زرۆفەکانی ناوخۆ
ڕێگامان ڕێگای پێبێت هەر لە زورفەکانی هەمومان کە شاید حاڵین لەوانەیە کاریگەری لەسەر تاکی من و جەنابیشت و ئەو بە ڕێزانش هەبێ ئەویش ڕۆژێ موچە نییە ڕۆژێ شەڕێکی فلانە ڕۆژێ لەگەڵ عێراقا حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند ڕۆژێکی ئەمانە کۆی ئەمانە ئەو کاریگەریان کە ئەگینا وایان کردووە کە کاریگەریان هەبێت لەسەر ئەو پرۆژانەی کە درێژخایەن پرۆژی استراتیجی گەورن کە بۆ ماوەی درێژخایەن کاریگەریان هەبێ ئێمە لە ئێستاە بیرمان لە هەمووی کردوتەوە ئەوانەی کە ئێمە زۆر گرنگیمان پیاوە خۆتان نزانن ئێمە شاری سلێمانی یەکەمی عێراقە لە پیشەسازیە لە ١٠٠ هەموو پیشەسازی عێراق لە سلێمانیە لە ١٦٠ هەموو پیشەسازی کوردستان لە سلێمانیە واتە سلێمانی ئێستا لە پیشەسازیە یەکەمی هەموو عێراقە باشە ئەگەر تۆزێ مبالغەشی تیانەکەم ئەڵێم لە وڵاتانی دەوروبەریش باشترە باشە کاگەز دێرە بابەتێگەی ڕەنگە هەندێک لە پیشەسازیەکان هەنگاوی بەروپێشیان نردبێت با بڵێن هەنگاویان ناوێت بەڵام لە هەندێک لە پیشەسازیەکان لە جێی خۆی داماوەتەوە ئەسڵەن دەکرێت بڵێ لە ١٠٠ زیاتری پشت بە هاوردەکردن دەبستین پلان چییە بۆ ڕاگررتنی ئەم هەوسەنگیانە بۆ نمونە ئێستا بۆ کەرسی بیناسازی هەنگاو نراوە بەڵام لە هەندێک بابەتی دیکە وەکو هاوردەکردنی قوماش وەکو بابەتی جوانکاری وەکو کەرسەکانی ئۆتۆمبیل و پیشەسازی ئۆتۆمبیل ئەمانە پشت بە وڵاتانی دەرەوە دەبستین چۆن ئەم باڵانسە ڕدەگرێت کاتێک کە لە بیناسازی هەنگاوی باشناوە لە سێکتەرەکانی تریش هەنگاو بنرێت خۆی ئەم قسەی جەنابەت تەواوە کە تۆ هەنگاوانی پێویستە هاوتەری لە هەموو بوارەکانەوە هەموو سێکتەرەکانە هاوتەری بڕۆی ئەمە یاسایەک کە تۆ بتەوێ پێشکەوتن بکەی لە بواری پیشەسازی وەرگرین ئەبێ هاوتەری هەموو جۆرەکانی پیشەسازی بێ نەک لە یەک مادە و لە یەک کەرەسە و لەوانەیە دیارە ئێستا ئێمە بە هیواین بتوانین لە داهاتووشە لە کارگەی ئاسنا پشت بە مەوادی ئەوەلەکەی خۆمان بەسین کە مەنطقەی پێنجێن و ئەوانە کە ئاسنی تایەوە ئەکرێ سوودی لێوەرگرین و بتوانین لە کەرەستەکانی خۆمان بۆیە هەندێ کارگە هەیە بۆی جەنابەت باسی یەکەی منەوە قۆماش وەرگرین قۆماش تا ئێستا ئێمە نەمانتوانیە بەو شێوەیە کە هەیە پشت بەسین بە کەرەستە خۆمان بۆیە کەرەستە خاوەکانی مەجبورین لە دەرەوە بێنین یا کارگەکان خاومانیان تێچوەکەی زۆر دەبێت دەستی کارمان کەمە دەستی کارمان کەمە بەس ئەو کارگەزە بەلاحانەمان نییە کە بیکە ئەو کارگانەمان نییە بۆیە بۆ ماوەیەکی سیکە ینی مۆزعەکە بۆی خان بەڕێز جەناب بیزانین ئێمە کە هاتین زۆرتر خەڵک پلەی یەکەم خواردنی کردووە پلەی دووەم هاتووە شوێنی نیشتەجێ بوون بۆیە کەرەستە لەو بوارانەیە زیادی کرد ها بەڵام ئێستا ئەگەر ببینی خەڵکی ئێمە ئێستا بیر لە جلوبەرگێکی جیاوازی کردوێتەوە وڵی بۆ هەموو مناسبەیە بێژلەکەی جیاواز بێ بۆیە ئێستا بیر لەوە کراوەتەوە کارگەی قوماش دابنین و کارگەی بابەتەکانی تریشەکە تۆ ئێستا سێری مقارنێکی بچکۆلە بکەی لە 10 ساڵی پێش ئێستا جاران ئەو جادانە کە ئەڕۆشتی قوتووی ئاو بوو نایلۆن بوو گوێنی بوو فلان هەموو بابەتەکان ئێستا یەک شتێ بە ئەرز ناکەوێت تەلێ شتێ هەمووی کارگە هەیە و کارکان ئەی بە ینی کارگەی مقەباو هەیە هەموو کەرەستێ و کاغەزێکە بە کارگەی پلاستیک هەیە هەموو شتێکی پلاستیک کۆیەکەنەوە بۆیە بەنی شیشەیە هەمووی بۆیە بەنی کەوای کرد هەر ئۆتۆماتیکن شار پاک بوویەوە چۆم ئەبرێ شتەکان پێویستە بۆیە تۆ بیرکردنەوە جارێک بیرلەوە ئەەکەیتەوە کە ئەم کارگێدانی بیلەوەکەی تۆ لەو لاوە کاریگەرێن لەسەر ژینگە شت پاکردەوە و ئێستا بۆیە ئێمە وامان بیر کردوێتەوە کە لەمە بەدووە بەڕاستی بیر لەواکەین ئەو کارگانەی کە پێویستنی تر ئیشانە سەر بکەین لەگەڵەوە بەرێنەرەکان قسەمان کردووە دانیشتنمان لەگەڵ کردوون کارگەیەک کە ئەبێ جدوای هەبێ وەنیە ئێستا ئێمە هەنێک کارگە هەیە خەریکە ئیتر پڕە بێ ئەوە خۆی وەرگتووە ئەکری ئینجا لەسکار لەسەر ئەو کارگانە بکەین کە جدوای اقتصادیەکەی کە کڵکی ئابوورەکەی بە قووەتە و ئەتوانێت کاریگەری هەم لەسەر ئابووری وڵاتە بێ و هەم لەسەر دەستی کار و هەم لەسەر ژینگەش بۆیە ئێمە بیرکردنەوەکانمان لە ئێستاە
بەمیتیجەها کارەکەین و لە پلانەکانیشمانە زۆرتر گرنگیمانناوە بۆ کارگانەی کارگەی دەرمانمانەوێ، کارگەی مەوادی پزیشکیمانەوێ، کارگەی قوماشمانەوێ، کارگەی پاکەرەوەمانەوێت تا ئێمە پاکەرەوە لە دەرەوە هێنین. ئەی بۆ خۆمان نێکین کە کەرسەکانشمان لێرە هەیە، هەموو کەرسێک هەیە لێرە. باشە ئەمانە پلانی بۆ دانرا و هەڵ دەدرێت بکرێت. چیت ئێستا من لە پلانی ئەم ساڵا کە ئەعلانەکەین بە نزیکانە ئینشەڵا ئینی کۆمەڵێک پرۆژەمان داناوە کە کاریگەری هەبێ، کاریگەری هەبێ لەسەر هەم ژینگە هەم دەستی کار هەم لەسەر بە بڵین ئابووری سلێمانی و هەرێمی کوردستان. باشە کاک ئەزیز دیارە ئەگەر بگەڕینەوە سەر بابەتی خواردنەکە لە هەرێمی کوردستانە کۆگامان هەیە بۆ خەزمکردنی خواردن، بەڵام تەواوی ئەو کۆگایانە بە خواردنی دەرەوە پڕکراون. دەکرێت بڵێ لە هەرێمی کوردستاندا ئایا بازرگانەکان و بەرهێنەکان خۆیان نادن لەوەی کە خواردن بەلایانی کەمەوە بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێت یا گرفتەکە بە دیاریکراوی ئەمە لە کۆدایە؟ لە خۆی ڕاستی لەوانەیە ئەوە کاری زۆرتر ژووری هەناردە و هاوردە و بازرگانەکان بێ، بەڵام من ڕاستیەکە پێڵم ئێمە پێشتر نەمانتوانی بوو لە ناوخۆیان ئەو کەرەستە خواردەمەنیانەی کە هەمانە بتوانین بە ئاستێکی بەرزووە بە کوڵتیکی باش بیکەین و کاریگەری نرخ هەڵبەتە حکوومەت دائیمەن ئەبێ بیر لەوە بکاتەوە. ئەگەر هاتوو بڵێن بۆ منە ئێستا من شتێکە بۆ باسەکەم لە ئوردن وەزارەتێکی ناوی وەزارەت الاقتصاد الرقمی والريادة ئەم وەزارەتە مراقەبەی هەموو شتێکەکە، یعنی کیلۆیەشت داخڵە بێ لە کیلۆیشتەوە کە ئەڕاتە دەرەوە هەتا زەلامێک لە ناو دائیرەکەیە کامیان زیاب من بۆ منی دایرەکەی من 200 کەسم هەیە لەوانەیە پێنجی زیابی ئەوەی زانێ ڕۆژانە بە دەقە و سعات کیلۆ تەماتە لە مەزرعەیەکەوە لە کێڵگەیەکەوە یەتە ناو بازاڕۆ ئەیزانێ و چەندی ئەفرۆشی ئەیزانێ. ئێمە گرنگە ئێستا ئێمەش بیر لەوە بکەینەوە کەرەستەکانی خۆمان کاتێک کەیت بڵێ بۆ من ئێستا وەرزی چییە؟ شووتی تەماتە و سەوزاتەکان بە لەم کاتەیە ڕێگری بکەین لەوانەی کەرەستەی دەرەوە بێتە ناوە، چکم تۆ کە بایەخ بە شتەکانی خۆی ئێستا گەنم جۆ کەرەستەکانی خۆمان ئەمانە ئێستا لە ئێستاە ینی بازارمان شتی جوانی خۆمانە و شتێکیشە زیاتر کواڵیتی باشترە لەوانەی دەرەوە کواڵیتی باشترە، بەڵام بەهۆی ئەوەی ئەو وڵاتانە وایان کردووە کە نرخەکانیان کەمترە، ینی تاگەیانی بە ئێرە کەمترە، بەڵام حکوومەت بێ بیر لەوە بکاتەوە. تۆ ئەگەر هاتوو ئێمەش ینی و ئەبێ بازرگانەکان ئێمەش بیر لەوە بکەینەوە، ئێمە بۆ ماوەیەک زۆرتر ئێتیمادکەینە سەر کەرەستەکانی خۆمان. ئەنی لەو لە چ کاتێکە بڵێن کاتی مێوژ و ترێوانەیە بە ئەو کاتە نێت یا ئێمە کێشێک شترشمان هەیە ئەوش نەبوونی ئەو کارگانەی کە ئەمانە یا ئەوکو جەنابەت باست کرد کۆگای ساردکەرەوە و هەڵگرتنی ئەم کەرەستانە بۆ وەرزەکانی تر. ئێمە ئێستا زۆر هەوڵ لە هەوڕی ئەوین هەج گەنجینەیەکمان کردبێ لە سا 50 من کردوێ بە ساردکەرەوە بۆی بتوانیم کەرەستانی خۆمان هەڵگرین بۆ کاتێکی تر، واتە تۆ لە وەرزێکە سیرەکەی کیلۆیە کوولەکە ئەبێ بە 250 دینار، بەڵام تۆ توانی ئەو کاتە بەڕاستی فەلاحەکەش زەرمەند دەبێ، ینی هیچ سوودی وەی نابێ، بەڵام تۆ توانی ئەمە کۆگای هەبێ و بکەیت بۆ وەرزەکانی ترکە پێویستە. بۆیە ئێمە سیرەکی لە وەرزێکە لەبەرەوەی ئەم دابشکردنە نییە و ئەم تەنزیممان نەکردووە تا ئێستا وەلو ئێستا زۆر باش بیر لێکراوەتەوە ئیشمان لەسەر کردووە، ئەگەر ئەممان بکردایە ئێمەش وا ئەبوو کە نە نرخدا ئەبازی و هەم هاوردەش ئێمە لە فەسلێکا کە ئێمە بڵێن فۆرزی تەماتۆ و خەیار و ئەوە بەسەر چوو تۆزێ دوای نیمانە لە دەرەوەی. باشە کاک ئەزیز دیارە لە ئێستادا کار دەکرێت بۆ بەرەو پێشچوونی سێکتەرەکان، بەڵام لە هەمان کاتا خاوەن و بەرهێنەکان کێشە و گیر و گرفتیان هەیە بەپێ و ئامارەش کە لە بەردەستان لە 60 خاوەنکارەکان ئەگەر خاوەنکار با بڵێن پیشەسازی بچووکیش من کارگەکانیان داخستووە کە ئەمە با بڵێن پشکەکەی زیاتر کەمتر بەر سلێمانی کەوتووە.
چۆن هاوکاری خاوەن و بەرهێنانەکان دەکرێت وەکو وەبەرهێنانی سلێمانی چۆن کارتان کردو بۆ ئەوەی ئەگەر پیشەسازیەکەشی بچووک بێت بتوانێت هەنگاوی باشتر بێ هەم پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە و هەم پیشەسازیەکەشی گەورەتر بکات. خۆی من شتێک بەجەناوە بڵێم ئێمە وەکو وەبەرهێنان ڕاستیار کار لە پیشەسازی گەورە و استراتیژیەکەین ئێمە کەمتر بکات لە پیشەسازی بچووک و مەمناوەن چکمەوە لە وەزارەتی پیشەسازی و بەڕێوەبەراتی پیشەسازی سلێمانی ئەوان ئەو کارگە بچووکانە ئەوانن ئەنی لەڕێی ئەوانەوە چێ بەڕێوە و ئێمە وەکو بەرهێنان ئەوێ پرۆژەکان زۆر گەورە و زەبەلاح بن و لەوانە بن کە استراتیژین و کاریگەری ئابووریان زۆر گەورەیە و وەکو باسم بۆ کردی کارگەکانی شیش و کارگەکانی چیمەنتۆ و کارگەکانی خشت و کارگەکانی مەوادی گەورە ئیتر لە کێبڵ و لە قوتو و لە چپس و لە ئێستا ئێمە کارگەی زۆر گەورە گەورەمان هەیە لە بوارەکانی تریشە ینی ئایسکرێم ئەو معمەلی ئایسکرێمی کە ئێستا لە سلێمانیە لە هەموو شەق لە سەحەنە هەر نییە ئەوەی کە لە سلێمانیایە ئەو کارگەی بەڕاستی دەرمان خۆتزانانی لە عێراقیەکەمە ئێستا کارگەی دەرمان کە ئێمە هەمانە بۆیە ئەبی ئەوانیش بیر لەوە بکەنەوە و ئەو کارگانی کە حکوومەت ئەوانە کارگەی حکوومەتن کاتی خۆی کە لەگەڵ عقدی هەبووە لەگەڵ خەڵکە ئێستا داخراون پیشسازی بچووکن و ئەکرێ بەگەڕ بخرێن و خەڵکێکی سوودمەند دەبێ دەستی کار و هەم پێویستی پێداویستی ناو خۆ پڕکاتەوە لە شتە بچووکەکان. بەدڵنیایە زۆر سپاسپۆڕم کردنەکان زۆر سپاس بۆ عەزیز سعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.